سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بە بەرنامەی ئێمە و بینەرانەوە بووینەتەوە میانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست هیوادارین کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالیەوەشتان هەبێت تا بە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیە واتە بەرنامەی ئێمە و بینەران بینەر و بیسەرمان بن ناوبڕێک ببینن دێمەوە خزمەتتان بابەتەکان دەست پێ دەکەم.
ئازیزان ئەم هەفتەیەش قسە و باسەکان بە زۆری لەسەر شەڕی غەزە کۆبەتەوە. جگە لەوەی کە ئەم شەڕە دیمەنێکی زۆر ناحەزی لە ژێرپێنانی مرۆڤایەتی لە خۆی نیشاندا بە جۆرێک کە ویژدانی هەر ئینسانێک ئازار ئەدات، لە هەمان کاتدا سەرێکی ئەم شەڕە بە کۆماری ئیسلامیەوە بەندە و لەم ڕوانگەشەوە بۆ ئێمە جێگەی باس و خواستە. لە ڕاستیدا بیرم لەوە دەکردەوە کە لە دنیای ئەمڕۆدا بەشەریەت لەگەڵ کێشەی زۆر گەورە ڕوبەڕوە. پرسیار ئەمەیە، ئەم جیهانە بە هەموو کێشە و ئالۆزیەکەیەوە بەرەو کوێ دەڕوات؟ ئەوەی هەیە، ئەوەی ئەمەل دەکات ئەوەیە کە دۆخەکە ژیانی لە زۆربەی دانیشتوانی ئەم دنیاە تاڵ کردووە. ئەم دۆخە لە ململانەی گوتارە سیاسیەکاندایە بۆ سەقامگیرکردنی نەزمێک کە لە دنیابینی ئەم گوتارانەدا دەخوێندرێتەوە سەرچاوە دەگرێت. ئەگەر گەرەکم بێ بە کورتی باسی ململانەی دنیای ئەمڕۆ بکەم، لە ڕاستیدا ململانی نێوان دنیای بربەڕیەت و جاهلیەت لەگەڵ دنیای مدێرن و پێشکەوتووە کە ئینسانەکان تێیدا ئازاد و بەرابەر و بەختەوەر بژین کە ئێمە پێی دەڵێن سۆسیالیزم لارەدایە. کاتێک باسی دنیای بربەریەت و جاهلیەت دەکەین یەکدەست نییە. ڕەوتی جیاجیای هەیە کە ئەگەرچی هەمووی لە یەک بنەمادا کە خۆی لە دنیابینی کەڵەکەکردنی سەرمایەدا دەبینێ، بەڵام بەمانای یەکدەستبوونی نییە. سەرمایە لە کام ڕێگاوە گەشە دەستێنێ و لە کام ڕێگاوە بەرابەر بە سۆسیالیزم بەو مانایەکە باسم کرد خۆی دەپارێزێ. لە ڕێگای کام ئالتەرناتیو لە گەشەی سەرمایە بەهرەمەند دەبێ و دنیابینی خۆی بە گونجاو دەزانێ. ئایا ئینسانەکان بە ئاین و ڕەگەز و نەتەوەوە ئالوودە بکرێن و هەر کامە ناسنامەی خۆیان نەک وەک ئینسان بەڵکو ئەمیان ئەو ئاین و ڕەگەز و نەتەوە پێناسە بکەن، یان لەژێر دروشمی دوورینەوەی دیموکراسی و مافی مرۆڤدا کە لە خۆ بێگانە بکرێن و ڕازی بکرێن بەوەی کە هەیە؟ دیارە بۆ وەڵام بەم پرسیارە هەروەک باسم کرد بەرژەوەندی جیاجیا دێنەکایەوە و دەکەونا ڕکابەریەکی لەگەڵ یەکتر. کێشە و ئالۆزی دەنێنەوە کە ژیان تاڵ و ناخۆش دەکات. شەڕ یەکێک لەو ئامرازانەیە کە بەدەستەوە دەگیردرێت تا بەرژەوەندی گەشەی سەنی سرمایە لە شێوازی جیاجیادا خۆیان تاقیکەنەوە. هەڵبەت هەمووی ئەمانە، هەمووی ئەم کێشە و ئالۆزیانە بە ناوی دفاع لە قوربانیانی کێشە و ئالۆزیەکان کە ئینسانەکانیان بن دەکرێت و گرفتی بابەتەکەش لێرەدایە. بۆیە هەر دەبێ بناسرێن کە کامە دەچێتە خانەی ململانەی بەرژەوەندە جیاوازەکانی دنیای سەرمایە. ئەمە باسێکی زۆر بنەڕەتیە، بەڵام با لە شەڕی ئیسرائیل و غەزە کە لەم ڕۆژانەدا زۆر جێگای باسە مانای بکەینەوە. لێرەدا نووسراوەیەکم لەبەردەستە کە کەسێک بە ناوی کاگرزگار نووسیوەتی و بە جۆرێک ڕنگدانەوەی هەمان باسەکە ئاستا باسم کردوەتە. کاگرزگار دەڵێ سەرنجام ئەم شەڕە تەواو دەبێت، مەبەستی شەڕی غەزەیە، چون هەردوو لە دۆخێکدانین کە ئەم شەڕە بۆ ماوەیەکی نادیار درێژە پێ بدەن. لەلایەک غەزە وێران بووە و هەمویان زۆربەی ژێرخانی ئابووری و خزمەتگوزاری لە ناو چوون و ژمارەیەکی زۆر ئینسان قوربانی بوون کە دەوترێت بە هەزاران منداڵ لە نێو قوربانیەکاندان. بەڕاستی تر غەزە هێزی نەماوە. لەلایەکی تریشەوە ئەگەرچی دەوڵەتی ئیسرائیل دوای ئەم کارە ساتە مرۆیە و دوای ئەم کاولکاریە لەوانەیە خۆی بە سەرکەوتوو لەم شەڕە بزانێ، بەڵام لە ژێر گوشاری بیرروڕای گشتی کە هەر ڕۆژە پەرەدەستێنێ، گومان لەوەدانە کە بەم ڕادەیە لە ژێرپێنانی مرۆڤایەتی لە لای ویژدانی و خەبەری هەر ئینسانێک براوەی نییە و سەرکەوتن لەم شەڕەدا مانای نییە. ئەم شەڕە ئاسەوارە تاڵ و ناحەزەکانی بەڕاستی جگە لە شەرمەزاری بۆ هەردوو لا دەستکەوتێکی تری نابێت. کاتێک هەوڕی ڕەشی شەڕ لا دەچێ، ئەو کاتی لێپرسینەوە دێتە ئاراوە. ئەگەر لە شەڕدا لایانی سەرکەوتوو مەجای لێپرسینەوە ناهێڵێ، بەڵام دوای شەڕ دەبێت لە بەرامبەر بە خەڵکی خۆ ناوچەکە و هەموو جیهان وەڵام دەرەوەی ئەم کردەوە جنایەتکارانە بن کە لەم شەڕەدا هێنایانە سەر شان. لەوە ناچێت کە خەڵکی ئیسرائیل لە نەتانیاهۆ و دەوڵەتەکەی کە ئەم جەنایەتیان خوڵقاندووە هەروە بە ئاسانی خۆش بن. خۆش نابن، چون دەکرا جیا لە شەڕ لە ڕێگای ئاشتیەوە مافی خەڵکی فلستین بسلمێن و ڕێگە خۆش نەکەن بۆ سەرهەڵدانی تند و تیژی. زۆر احتمالی هەیە کە دوای ئەم شەڕە خەڵکی ئاشتی خوازی ئیسرائیل دەوڵەتی دەستی ڕاستی و ڕەگەزپەرستی ئیسرائیل وەلانێن
و تا ئیسرائیل بڕواڵەتێکی ئاشتی خوازانە لەگەڵ کێشەی فلستین ڕوبەڕوو بێ. کاک ڕزگار هەروەها نووسیوێتی لێپرسینەوە تەنیا دەوڵەتی ئیسرائیل ناگرێتەوە، حەماس و لەوە بەرفراوانتر ئەو گوتارە سیاسیانان کە ئەم شەڕە ناکامەکەیەتی. وتاری سیاسی بەشێکی لەسەر بنەمای وەلایەتی فەقێهی ئەگەر ئێستا لە قەیرانی مەرگدا دەست و پێلێدا، دوای ئەم شەڕە دەبێت چاوەڕوانی هەرەسێنانی خۆی بکات، چون ئەم وتارە هەر لە سەرەتای سەرهەڵێنانی ئێستاشی لەگەڵ بێت جگە لە شەڕ و ماڵوێرانی و کوشت و بڕ و نائەمنینانەوە لە ناوچەکە لەژێر ئاڵای ئیسلام هیچی تری بۆ خەڵک نەبووە. 44 ساڵە دەسەڵاتی ئیسلامی سیاسی لە ئێران بەڕوونی ئەم واقعیەتە دەردەخات. پاش ئەم 44 ساڵ سەلماندنی بێمافی و 44 ساڵ جەنایەت سەرنجام خەڵکی ئێران بە بزوتنەوەی ژن ژیان ئازادی بنەمای سەرەکی وتاری ئالتەرناتیڤیان هێنایە گۆڕێ. ئەم وتارە کە ئینسان و مافی ئینسانی کۆڵەکەکەیەتی خەریکە چ لە ناوخۆ و لە دەرەوەی ئێران و بە تایبەت لە ناوچەکە هێز دەگرێ و خۆی جێگیر دەکات. ئەوەی ڕاستی بێ کۆماری ئیسلامی لە گوتار، لە سیاست، لە ئابووری، لە فەرهەنگ و ئەخلاقدا گەیشتۆتە ئاخری خەت. ئەمڕۆ ڕزگار بوون بە دەستەسەڵاتێک کە تەنیا بەهێزی سەرکوت خۆی لەسەر پێڕاگرتووە هاتوۆتە دەستوری خەڵکی ئێرانەوە. ئەم ڕژیمە ئەگەر بتوانێت بۆ ماوەیەکی تر تا کۆڵەکەکانی وتاری ژن ژیان ئازادی خۆ دەگرێ بمێنێتەوە، زۆر ئاشکرایە دوای شەڕی غەزەئی تر توانایی بڵاوکردنەوەی ژەهری بیر و بۆچوونی خۆی لە ناوچەکەدا نامێنێ. ئەم گوتارە لە ململانێ لەگەڵ گوتاری سیاسی لەژێر ئاڵای دیموکراسی و مافی مرۆڤ حاصلەکەی ئەوە بووکە لە غەزە بەرچاو دەکەوێت. هەموو کەسێک دوای شەڕ بیر لەوە دەکاتەوە کە ئارمانی فلستین بۆتە قوربانی ئەم ململانەیە و بەرژەوەندی خوازی هەرکامیان. کاک ڕزگار دەڵێت من پێم وایە دوای ئەم شەڕە هەراوهوریای قوڵایی ئیستراتیژیک دەڕوخێ. گومان مەکەن کە دەسەڵات لە ناوەڕۆکدا فەشەل دێنێ و ئیتر توانای بربەرەکانێ لەگەڵ ڕق و قینی خەڵک و بێزار لە خۆی نامێنێ. من ناڵم کۆماری ئیسلامی دوای ئەم شەڕە دەست بەجێ دەڕوخێەوە لە ناو دەچێت، بەڵام ئەوە دەڵێم کە ڕەوتی ڕوخانی دەست پێکراوە کەوابوو ئەگەر لە ناوەڕۆکدا ڕوخا ئیتر هێزی نامێنێ و دەستگای سەرکوتیش وردەوردە دادەرمێ. کاک ڕزگار لە کۆتاییدا دەڵێ لە ڕاستیدا وتاری ژن ژیان ئازادی تەنیا وڵامی خەڵکی ئێران بە پێداویستی سەردەم و نەگونجاوی وتارەکانی تر لەگەڵ ئاوات و ئارزوەکانی نەبوو، ئەم بزوتنەوەیە وەک گوتاری ئالتەرناتیڤ سەراسەری ناوچەکەی داگرتووە کە ئیسلامی سیاسی لە شیعە و سوننەوە ژیانی لێتاڵ کردوون. بەهاتنە مەیدانی ژن لە نێو جەرگەی ژیان، مەیدان بۆ ئیسلامی سیاسی پیا و سالار بەرتەسکوتەوە. ئەو ئاڵوگۆڕانی کە لە وڵاتانی ئیسلامی وەک عەرەبستان و قەتەر و ئێمارات دەیبینین تەنیا لەم ڕوانگەوە دەکرێت خوێندنەوەی بۆ بکرێ. تەنیا بۆ ئەوەیە کە دەزانن بربەم گوتارە ناگیردرێت دەیان هەوێت تا دەتوانن دوای بخەن. بۆیە من لام وایە سەرجەم ئاسۆیەکی ڕوون لە ناوچەکەدا بەدی دەکرێت کە لەژێر تیشکی ئەم ئاسۆیە دەتوانین چاوەڕوانی ئەوە بین کە کێشەکانی ناوچەکە لەوانە کێشەی فلستین و کێشەی کورد لە ڕێگایەک گونجاو بە سەلماندنی مافی ئینسان چارەسەر کرێت. بەڵام ڕۆشنە کە ئەم ئاڵوگۆڕانە ئاسان بەدی نایە، بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە گەلێک زلهێزی دنیای سەرمایەداری چاویان تێبڕیوە. لەلایەکی ترەوە دێوەزمەی بنیادگەرایی ئیسلامی 44 ساڵ لەمەوبەر لە شوشە هاتە دەرێ. دیارە بە ئاسانی ساحەکە چۆڵ ناکات و لە ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دخاڵەت دەکات. کەوابوو ئاسۆ هەرچەندە ڕۆشنە بەڵام ڕێگا ئاسان نییە. ئەوەی وا لە ئاسۆ بەدی دەکرێت لەگەڵ واقعیەتەکانی ناوچەکە یەکنین. ئیسلامی سیاسی لە زۆر وڵات لەوانە پاکستان، ئەفغانستان، عێراق و هیتر هێشتا دەستی باڵایان هەیە، بەڵام هەموو زەرفیەتەکانی خۆی هێناوەتە ساحەکەوە. ئەم گوتارە لەوە زۆرتر هیچی پێ نییە. کۆتایی شەڕی غەزە لەوانەیە دەستپێکی کۆتایی گوتاری ئیسلامی سیاسیش بێ. لە کاتی تەوابوونی زەرفیەتەکانی ئەوەی وا پێی دەوترا کۆمونیزمی رووسی تا داڕمانی شۆڕەوی چەندەی خەیاند، بەڵام ڕەوتەکە لە پێشدا دیار بوو کە بەرەو ڕووخان دەڕوات. زۆر کەس ڕەوتی ڕووخانی پێشبینی دەکرد. ئێستا ئەم ڕەوتە بۆ ئیسلامی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەستی پێکردووە. لەوانەیە
شەڕی غەزا سەرەتای ئەم ڕەوتە بێ و ڕۆژهەڵاتێکی تر نیشانەدات. ڕۆژهەڵاتێک کە دروشمی ژن ژیان ئازادی وەک گوتارێکی گشتگیر بۆ ڕزگاری لە دواکەوتوترین بیرۆکەی سەردەم بە دیاری بێنێ. ناوبڕێک ببینن دێمەوە خزمەتە. سێدارەکەن نایانەوێ هەتاو هەڵبێ لە دارستانی ئاوێنە کۆتری ئاشتی ئەخرە بگرێ خەونی مناڵانی دەریا دایکی ئاوارە هەنێژن کێ دەتوانێ لەم وڵاتە ڕێ لە باران و گوڵ بگرێ کێ دەتوانێ لەم وڵاتە ڕێ لە باران و گوڵ بگرێ تفەنگی دەستی تۆ لان کەو لایە لایەی بۆ دەخوێنی تا نیشتمان لە باوشدا هەتا کازی وە دەبنوێ پەنجەکانت دەڕووبارن لە خاکی جا سرو دەڵێن تا خاکی سووری نیشتمان لەم پاییزە گوڵ بگرێ تا خاکی سووری نیشتمان لەم پاییزە گوڵ بگرێ دژمنی دێرین بەرزی باڵات زامدارەکە ئەڵێی دەریای تو ماسی سوور لە باوشدا ئۆخرە دەگرێ تاڵ بە تاڵی قژی خاوت گزنگی خۆری شەوگارن تۆ شۆڕەبیت مەل دەزانێ شۆڕەبی بە پێوە دەمرێ تۆ شۆڕەبیت مەل دەزانێ شۆڕەبی بە پێوە دەمرێ خەونەکانت باڵا دەکەن ڕێگەی لەفاوی مەرگەگرن تا تۆ بووی تو پەپولە بێ ڕۆحی ئازادی نامرێ تا تۆ بووی تو پەپولە بێ ڕۆحی ئازادی نامرێ تا تۆ بووی تو پەپولە بێ ڕۆحی ئازادی نامرێ تا تۆ بووی تو پەپولە بێ ڕۆحی ئازادی نامرێ سەحەر نامەیەکی ناردووە و باسلەوە دەکات کە دیمەن و ئاسەوارەکانی جەنگ لە هەر شوێن و کاتێکدا بێت مرۆڤ و مرۆڤایەتی دەخاتە مەترسیوە. هەروەها دەڵێ من پێم وایە لەوانەیە شەڕ جۆرێک کۆتایی پێبێت بەڵام هەر جۆرێک بێ مرۆڤ و مرۆڤایەتی لە چەند ڕوویەکەوە زیانیان لێکەوتووە. ئەلبەت مرۆڤ و مرۆڤایەتی لە دنیای ئەمڕۆدا لەژێر دەسەڵاتی سیستمی سەرمایەداریدا بە گوتاری جیا و بەرژەوەندی جیا بایەخێکی پێنادرێ. ئێستا هەر لە ناوچەی ئێمە دوو شەڕ و داگیرکاری واتە ئیسرائیل دژی خەڵکی فلستین و هێرشی تورکیە بۆ سەر ڕۆژاوای کوردستان بەردەوامن.
تا ئێستا کوژران و برینداربوونی هەزاران کەسیان بەدوای خۆیان داهێناوە. لایەن نزاڵەکانی شەڕ بیانووی ناڕەوا بۆ ڕەوایەتیدان بە داگیرکاری دەخەنە ڕوو. بەڵام ئەگەر مرۆڤایەتی بایەخێکی هەبێ خۆڕێگەی دیکەش بۆ چارەسەری کێشەکان هەیە. ئەگەر سیاسەتی خۆسەپاندن و سیاسەتی داگیرکاری لە پێناو بەرژەوەندی سەرمایەی لێبگەڕێ ئاوا دەرفەتی زیانکردنێکی سربەرزانە و ئاشتیانە بۆ هەموو لایەک دەڕەخسێ. بەرژەوەندی و خەونی بەرژەوەندی خوازی و ویستی داگیرکاری لە سەدەی 20 و 21دا ویان کردووە کە ژیانی زۆریەک لە نەتەوە بندەستەکان هاوشێوەی دۆزەخ بێت. بۆ نمونە فلەستین یان کوردستان تەنانەت مردنیشیان بە تونیەتی و برسێتی بێت کە لە ڕاستیدا حاصلی گوتاری سیاسی زاڵە. بۆیە ئیتر کاتی هاتنە مەیدانی گوتارێکی تر، گوتارێک کە بەرژەوەندیەکەی ئینسان مێحوەری و سەلماندنی مافی ئینسان بێ هاتۆتە ئاراوە بووە بە پێویستیەکی حەشا هەڵ نەکرد. سەحر هەروە لە درێژەدا دەڵێ لەم شەڕانە دیمەنی وا دەبیندرێت ئیتر مرۆڤ ناتوانێت گوزارشتی لێ بکات. منداڵێک دایک و باوکی کوژراون، ماڵەکان خاپور بووە، لەولاشەوە هیچ شوێنێکی ئارام نییە. ئیتر لە ساتەوەختی وادا مرۆڤایەتی یەکسانی سفر دەبێتەوە. هەر ئەم دیمەنە کافیە بۆ کۆتایی هێنان بەوەی کە ئێستا لە ئارادایە. پێشکەوتنی پیشەسازی جەنگی لە پێناو پاراستنی بەرژەوەندی دەسەڵاتی سەرمایەداری لە ئێستادا بۆتە سەرەتایەکی ترسناک بۆ لە ناوبردنی مرۆڤ. سەرەتایەک لە لووتکەی پێشکەوتندا کە بە عەقڵی بربەریەت بەڕێوە دەچێت. بەداخەوە تا سیستمی سەرمایەداری حکم بکات دەبێت چاڕوانی کارەساتی گەورەتر بین بۆ لە ناوبردنی مرۆڤ. بۆیە من دەڵێم کاتی هاتنە مەیدانی گوتارێکی تر کە بەختەوەری ئینسان بناغەی بێ هاتووە. گوتاری ژن ژیان ئازادی دەتوانێت ئەم گوتارە بێت. زۆر سپاس بۆ هاوڕێ سەحەر بۆ نامەی کە نردوێتی بۆ من. که کوچه میزنم تو را صدا صدا به نام کوچکت که نام آزادیست. بگو بگو به هر که بغض کهنه‌اش نشسته در گلو بگو در این میان تنها نیست آزادی. زن زندگی زن زندگی آزادی آزادی زن زندگی زن زندگی آزادی. ما دگر از حصار ترس رد شدیم، عاقبت راه کوچه را بلد شدیم. موی تو بوسه زد به روی بادها، زنده شد شهر مرگ و مرد بادها. به رغم چکم پوشها جون خود فروشها، به یاد خون خواهرت شکنجه برادرت. به نام نامی وطن بمان و در کنار من بخوان بخوان که این سرود ناگهان دهان دهان رسیده تا به هر کدام ما شادی. آزادی زن زندگی زن زندگی. کاک ئیقباڵ لە سنەوە نامەیەکی لەسەر سەفەری ئیبراهیم ڕەیسی بۆ ناربوون کە حەوتوی ڕابردوو نەمانتوانی لە بەرنامەکەدا بیگونجێنین و داوای لێبوردن لە کاک ئیقباڵ دەکەین. لێرەدا لەم هەفتەیەدا نامەکەی دەخوێنینەوە بۆتان. کاک ئیقباڵ نووسیوێتی ئیبراهیم ڕەیسی گەشتێکی دوو ڕۆژەی بۆ کوردستان بوو. کوردستانێک کە هێشتا خوێنی لاوەکانی لە جنایەتەکانی کۆماری ئیسلامی وشک نەبووتەوە. کوردستانێک کە لێوە و لێوە لە ڕق و قین لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی. کوردستانێک کە خەڵکەکەی کۆماری ئیسلامی بە داگیرکەر ئەزانێ و سەرنجام کوردستانێک کە مەڵبەندی شۆڕش و بەرخۆدان و 44 ساڵە قارەمانانە دژی حکوومەتی پەت و سێدارە ڕاوەستا و دەنگی بەرزی ناوتنی بەم ڕژیمە ڕۆژ لەگەڵ ڕۆژ بەرزتر دەبێتەوە. هەر بۆیە لە پێشدا دەیانزانی خەڵکی کوردستان و بە تایبەتی خەڵکی شاری سنە تا چ ئەندازە لەم کابرا قاتڵ و دەوڵەت و حکوومەتەکەی بێزارن. دەیانزانی شۆڕشی ژینا کە ئەوان نەیانتوانیوە ئێستاشی لەگەڵ بێ سەرەڕای هەر جەنایەتێک بە تایبەت لە کوردستان پشتی لە ڕاستکەنەوە. لێرە لە کوردستان سەری هەڵێنا و گشت ئێران و هەروەها جیهانی گرتەوە.
دەیانزانی ئەم حکوومەتە لێرە لە کوردستان نامۆیە بێگانەیە کە هەر لە ڕۆژەکانی ئەوڵەوە دەیانزانی دیانی خێریشیان پێدا نەدەنا دەیانزانی ئەوە 44 ساڵە بزوتنەوەیەکی شۆڕشتێرانیان دژی دەسەڵاتی ڕەشی ئەم حکوومەتە بەرپا کراوە کە سەرڕای هەر پرۆپاگەندەی دژمنکارانە بۆتە چاو و چرای ئێران بۆیە کەوتنەخۆ تا لەژێر چەکمەی پاسداران و دەستگا ئەمنیەتیەکان نمایشی پێشوازی بۆ ڕئیسی قاتڵ ساز بکەن کە بەڕاستی گاڵتەجار بوو خەڵکی تریان لە شوێنەکانی ترەوە هێنایە سنە و بەم حاڵەشەوە نمایشێکی زەعفی دەسەڵاتیان لە کوردستان بەڕێوەبرد دەرکەوت کە خەڵکی کوردستان جنایەتی ئەم حکوومەتە قەت لەبیر ناکەن و ڕۆژ دەبژێرن و خۆ ئامادە دەکەن تا کۆتاییان پێبێنن پێمان وایە کەس نەزانێت خەڵکی کوردستان لە 44 ساڵی ڕابردوودا بۆ 100 سازشیان لەگەڵ حکوومەتی ئیسلامی نەکردووە و گوێڕایاڵی نەبوون خەڵکی کوردستان چەندین جار بە شێوازی جیاواز ڕایانگەیاندووە کە دەیانەوێت بە ئازادی و سەربەرزی بژین نانەوێت ملکەچی دیکتاتۆریەت و چەوسانەوە بن بەڵام شتێک ڕوونا ئەگەر کۆماری ئیسلامی بە سەرکوت و جەنایەت توانیوێتی کوردستانی داگیر کرد بەڵام نەیتوانی وا لە خەڵک بکات گوێڕایەڵی سیاست و دەسەڵاتی بن بە واتایەکی تر حکوومەتی ئیسلامی لە شەڕی سەربازی بە خوڵقاندنی جەنایەتی زۆر لە دژی خەڵک سەرکەوت بەڵام لە مشتومڕی سیاسیدا دۆڕە ئێستاش پاش 44 ساڵ داگیرکاری ئەم دەسەڵاتە هەر بێگانەیە و دڵی خەڵک لێ دەدات بۆ ڕزگاربوون لەم حکوومەتە مرۆڤ کوژە و هێشتا ئیرادەی زۆرینەی خەڵک لەگەڵ خەڵکی ڕاپەڕیوی ئێران کار بۆ کۆتایی هێنان بە دەسەڵاتی فاشیزمی ئیسلامی دەکات لە ماوەی ئەم 44 ساڵەدا شار و ناوچە جۆراوجۆرەکانی کوردستان ناوەندی ناڕزایەتی و دژایەتیکردنی تەواوی نەریتەکانی حکوومەتی ئیسلامی بوون لەم بزوتنەوەدا زۆر جار شاهدی چەندین حرەکەتی پێشکەوتن خواز و ئازادی خوازانە لە دژی حکوومەتی ئیسلامی بوون لە سەرەتادا چوونە سەنگەری شەڕی چەکداری و پاش داگیرکردنی کوردستان سەنگەری مقاومەتیان گواستەوە بۆ خەباتی مەدەنی و ڕێکخراوەیی و ئێستاش ئەم خەباتە بە پان و بەرینی ئیدامەی هەیە شۆڕشی ژینە مانگرتنە گشتیەکان هەوڵدان بۆ پێکهێنانی ڕێکخراوە جەماوەریەکان پەرەدان بە بزوتنەوەی ژینگە پارێزی سازدانی بزوتنەوەی بینامە بەفرینەکان کە بزوتنەوەیەک بوو بۆ داکۆکی لە مافی منداڵان لە دژی حکوومەتی منداڵکوش کۆبوونەوەی خانەنشینان و مامۆستایان و کرێکاران لە شارە جۆراوجۆرەکانی کوردستان بزوتنەوەی هونەر و ئەدەبی شۆڕشکێڕانە هەمووی ئەم ڕاستیە دەگەێنن کە کوردستان هێشتا قەڵایەکی لەبیر نەکرا و نەکوژاوەی دژ بە نیزامی ئیسلامیە خەڵکی کوردستان ناتوانن بۆ ساتێکیش میراتی خوێناوی ڕژیمی ئیسلامی لەبیر بکەن ئەم حکوومەتە لە ناو خەڵکدا جێگای نییە لە چاوی ژن و پیا و تەنانەت منداڵانی کوردستانیش ئەم حکوومەتە بە ئێعدام و تاوان ناسراوە کاگە غەباڵ لە بەشێکی تری نامەکەدا نووسیوێتی هەر بەم پێشینەوە ناوی کوردستان بەسراوەتەوە بە شۆڕشی سەراسەری بۆ ڕووخاندنی حکوومەتی ئیسلامی کوردستان بەو نەریت و فەرهەنگە دژە حکوومەتە لە نێو خەڵکی ئێراندا لە سەران سەری وڵاتدا ناسراوە و هەر بەم هۆیشەوە لە نێو خەڵکی هەموو وڵاتدا جێگایەکی تایبەتی هەیە ئەمڕۆ ڕئیسی دەتوانێت لە ژێر سێبەری هێزە سەرکوتگەرەکانی بێتە کوردستان دەتوانن جاری وایە خەڵکانێک بە بیانی جۆر بەجوور کۆبکەنەوە و نمایشێکی زۆر مەسخەرە لە پێشوازی ڕێکخات و دەتوانێت لێرە لە کوردستان و بە تایبەت لە شاری سنەی خوێناوی و سنەی قارەمان دۆعا بۆ بەکرێگیراوان و بەکرێگیراوانی حکوومەتەکەی بکات و دژی بەناو جیاخوازی و لە ناو بردننی بەناو تێرۆریست قسە بکات بەڵام خەڵکی کوردستان ئەم هەوڵەش دەخەنە پاڵ هەمان سیاسەتی سەرکوتی ئەم حکوومەتە لە ئاخرین مانگرتنی گشتی دوای هەڕەشەکانی بۆ سەر لایەنە سیاسیەکانی کوردستان جوابی مەحکومیان دایەوە بەم یاوە وێژانە گومان لەوەدانیە کە هاتنی قاتڵی وەک ڕئیسی بۆ کوردستان گۆیا بە نیشانەی سەرکەوتن بەسەر شۆڕشی ژینە خەڵکی کوردستان زیاتر هان ئەدات بۆ بەهێزکردنی بزوتنەوە ڕەواکەیان با ئەم ڕاستیەش جارێکی تر دووپاتکەینەوە و هەموو بەرپرسانی حکوومەتی ئیسلامی و هەموو بەکرێگیراوانی لە کوردستان ئەمە بخەنە مێشکی ڕزیویانەوە کە نەتەنیا کوردستان بەڵکو هەموو ئێران جێگەی ئەوان نییە بە تایبەت لێرە کوردستان
گۆڕستانی فاشیستە ئیسلامی و کۆنەپەرستەکانە. ناوبڕێک ببینن زوو دێمەوە خزمەتە. لە هەواڵەکاندا بیستمان کە لەم دوایانەدا لە کۆبوونەوەی ئیدارەی فێرکردن و بارهێنان لە مەریوان بە سەرپەرستی قوتابخانەکان ڕایگەاندووە کە لە بنەماڵەی ئەو قوتابیانە بە تایبەت قوتابیە کچەکان لە پۆلی 3 تا 4 سەرەتاییان کایە بڕێ پارەی 150,000 سوێند بۆ کڕینی چارشێ وەربگرن کە بەنیازن بۆ بەناو جەژنی دواکەوتوانەی تەکلیفی کچان و نمایشی سەلام فەرماندا ئامادەیان بکەن. دیارە داسەپاندنی ئایدۆلۆژی ئیسلامی بەسەر منداڵان یەکێک لە ئەولەویەتی کۆماری ئیسلامی لە ماوەی دەسەڵاتی بووە. ئەمڕۆ پێی زیادی ڕاکێشاوە و هەزینەی داسەپاندنی ئیدۆلۆژی خۆی لە گیرفانی خەڵک وەردەگرێت. شۆڕای هاوکاری ڕێکخراوە سنفیەکان لە ڕاگەیاندنێکدا داوای لە بنەماڵەی قوربانیان کردووە کە ئەم دەستڕێژیە قبول نەکەن و ڕێگا نەدەن مناڵەکانیان ببنە ئەسبابی گاڵتەجاریەکانی کۆماری ئیسلامی. قسە لەسەر کۆنەپەرستبوون و دژەمرۆیی بوون و گەلێک سیفەتی هاوشێوەی تر کە شایستەی ئەو تەرحانە نییە، بەڵکو قسە لەسەر ئەوەیە کە بۆچی کۆماری ئیسلامی لە دۆخێکدا کە نەتەنیا مەشروعیەتەکەی بەڵکو تەنانەت بنەمای دەسەڵاتەکەشی لەلایەن زۆربەی هەرە زۆری ئەم کۆمەلگایەوە کەوتۆتە ژێر پرسیارەوە و لە گێژاوێکی توندا گرفتارە پەنادەباتە بەر تەرحی شکاوێکی لەم چەشنە. وەڵامەکەی زۆر ڕوونە. ڕژیمی ئیسلامی لە بواری کۆمەڵایەتیدا هیچی لە حەق بەدانەماوە. بەنیازە لە چاوتەسێنکردنی کۆمەلگا بەگشتی و سەرکوتکردنی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی ئێستا زەمانی مانەوە بۆ خۆی بکڕێ. بەڵام کێ هەیە نەزانێت کە ئازایەتی و بوێری لە کۆمەلگای ئێران و بە تایبەت لە نێو ژناندا ئێستایی تر بۆتە دیاردەیەکی کۆمەڵایەتی. ماوەی 44 ساڵە ئەم ڕژیمە بە خەرجکردنی ملیاردها دولار هەر لە ڕادیۆ و تەلەڤیزیۆنەوە بگرێت تا سیستمی قەزایی و زیندانەکان لە ناوەندە ئاینیەکانەوە تا 5 ملیۆن مەلاو خوێندکار و کارناس و بانگخوازی ئاینی لە ئۆرگانە سەربازی و ئەمنیەکانەوە بگرێت تا سیستمی پەروەردەیی لە نوێژی هەینی و حەوزەی ئاینیەوە تا گەشتی ئێرشاد لە لات و چەقۆکێشە ئیسلامیەکانەوە تا سینەما و هونەری حکوومەتی و هیتر هەوڵ دەدەن ژنان وەک ژێردەستە و ڕەگەزی دووەم لە قەڵەمدەن. بەڵام ئەمڕۆ بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو شاهیدی شکستێنانی بەرچاوی هەوڵە بە ئاکامەکانیان. ژنانی بوێر و تێکۆشەر شان بەشانی پیاوانی پێشڕە و پێشەنگی خەبات بۆ ڕووخاندنی حکوومەتی ئیسلامی و دامەزراندنی کۆمەلگایەکی ئینسانی و ئازادن. کۆمەلگایە کە تێیدا ئازادی تاک مەرجی بەدیهاتنی ئازادی هەمووان بێت. کۆمەلگایەکی ئازاد و یەکسان و ئاوەدان کە تێیدا بەرابەری نێوان ژن و پیاو لە هەموو بوارەکانی کار و ژیاندا مسەوەگەر و زەمانەت بکرێت. کلیپێک ببینن دێمەوە خزمەتە. لەم ماوەدا لەلایەن زۆر گروپ و جریانی سیاسی لە وڵاتانی جۆراوجۆر بەیاننامەیەک لە ژێرناوی ئیتر بەسە و ئێمە قبولی ناکەین بڵاوکرایەوە کە چەند بەشێک لەم بەیاننامەیەدا لێرە دەخوێنینەوە. لەم بەیاننامەیەدا هاتووە شەڕی نێوان گروپە بناژۆخوازەکانی حەماس، جیهادی ئیسلامی، حیزب الله، حوسیەکان و هیتر لەگەڵ حکوومەتی بناژۆخواز و فاشیستی ئیسرائیل کە تا ئێستا هەزاران کەسی کوشتووە
کە زۆربیان ژن و منداڵن بە تایبەتی لە غەزا شەڕی ئێمە نییە. ئەمە شەڕێکە لە نێوان بناژۆخوازی ئاینی و ئیمپریالیزمی جەنگی، بەرژەوەندی دوو ئالتەرناتیڤی کۆنەپەرستانەیە و قوربانی سەرەکیش خەڵکی ستەم لێکراوی فلەستین و جوولەکەکان. پاڵپشتیکردنی هەر یەکێک لەم دوو ڕەوتانە یان ڕەخنەگرتن لە هەر کامێکیان بەبێ ڕەخنەگرتن لەویتر کە ئەم سیستمە وەک دوو ئالتەرناتیڤی ڕزی و خستۆتە بەردەمان دەبێتە هۆی بەهێزبوون و گەشەکردنی هەردووکی. هەروەها لە بەشێکی تری بەیاننامەکەدا هاتووە ئێمە لە سیستمی سەرمایهداری ئیمپریالیستیدا دەژین. ئەوان بە سەرکوتکردنی ڕۆژانەمان ئاسۆکانمان سنووردار دەکەن و چوارچێوەیەکی فکریمان بۆ دروست دەکەن و دوو ئالتەرناتیڤی ڕزیوی بناژۆخوازی ئاینی ئیسلامی بەناو حکوومەتی خودا و ئیمپریالیزم بەناو دموکراسی و مافی مرۆڤ دەخەنە بەردەمان کە هەردوو وتارەکە جگە لە شەڕ و نائەمنی و ئاڵۆزی هیچی تری لێنەبووتەوە. بەڵام ئێمەی خەڵکی دنیا ئەوەی وە ئینسان مێحوەر بێ بیر دەکاتەوە، ئەوەی وە ئینسان جا لە ڕەگەز و ئاین و نەتەوە و زمان شایستەی ژیانێکی بەختەوەرانن لە ئاسایش و خۆشببختیدا دەزانێ، دەتوانین بە یەکڕیزی و بەو مەرجەی کە نەکەوێتە ژێر سێبەری لە خۆ فێڵکردن یان قبولی ئەوەی وا هەیە، دەتوانین ڕێگایەکی جیاواز بنیات بنین. سیستمی سەرمایهداری ئیمپریالیستی لە هەر ڕنگ و نیشانێکدا ئەمڕۆ بە گوتاری درۆینەی دموکراسی و مافی مرۆڤی دژایەتیەکانی وەک چەوسانەوەی خەڵک زیاد کردووە و چون لە ڕاستیدا توانایی چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکانی بە شێوەیەکی ئەرێنی نییە. لە چوارچێوەی ئەم سیستمەدا وەڵامی کاردانەوە لەلایەن هێزە بناژۆخوازەکانەوە دەدرێتەوە کە دیوێکی تری ستەمکاری و بێمافی خەڵکن. ئێمەی خەڵکی جیهان داوا لە خەڵکی جوولەکە دەکەن بڵێن نا بۆ تاوانە ترسناکانی حکوومەتی ئیسرائیل لە غەزا. هەروەها داوا لە گەلی فلستین دەکەین کە نەهێڵن بەرخۆدانی دەیان ساڵیان و ئارمانە ڕەواکەیان لەلایەن هێزە ئاینیە ئیسلامیە بناژۆخوازەکان یان هێزە لایەنگری ئیمپریالیستیەکانەوە دەستی بەسەردا بژیرێت. لە هەر شوێنێکی دنیا زنجیرەکانی ئەم سیستمە کەس بێ یان بشکێت، بێگومان بنکەیەک بۆ شۆڕشی جیهانی و ڕووخاندنی سیستمی سەرمایهداری ئیمپریالیستی دروست دەبێت. ئازیزان، لەم بەشەدا ژمارەیەکی پەیام و نامە لەسەر شەڕێک کە لە ئارادایە هێندێک پرسیاری هاوشێوە هەیە کە ئێمە لە چەند پرسیاردا کۆمان کردوێتەوە و لەم بەشە لە بەرنامەکەماندا وەک پرسیار و وەڵام قسەیان لەسەر دەکەین. پرسیار کراوە ئایا ئەمەلیاتی ئیسرائیل بۆ سەر کەرتی غەزا دیفاع لە خۆی ئیسرائیل نییە؟ دەزانین کە پێشتر حەماس بوو کە هێرشی کردا سەر ئیسرائیل. دەبێ بڵین کاتێک باس لە دیفاع لە خۆ دەکەین دەبێ بزانین کام لە خۆ، خۆی 1948 یان خۆی دوای 1968 ببورن کە بوو بەهۆی داگیرکردنی بەشێکی بەرچاو لە فلستین لە جریانی شەڕی شەش ڕۆژەدا. ئەوەی کە ئیسرائیل ئەمڕۆ بە دیفاع لە خۆی ناو دەبات خۆی 1948 نییە، بەڵکو ئەم خۆی دوای شەڕی شەش ڕۆژەی ساڵی 1967. بەڵام ئەم خۆیە چییە؟ خۆیەکە کە حاصلی داگیرکاریە و بەژێرپێنانی بڕیارنامەکانی نەتەوەی گرتووەکان کە داوا کراوە ئیسرائیل بگەڕێتەوە بۆ خۆی 1948. پرسیاری کتر کراوە دەڵێ هەرچی بێ ئەوەڵ حەماس هێرشی کردووە و دیارە کاردانەوەی دەبێت. ئێمەش دەبێ بڵین ئەگەر ئەم شەڕە لە باکگراوەندی کێشەی فلستین جیاکەینەوە وایە ئەوەڵ حەماس هێرشی کرد، بەڵام دەزانین کە ئەم هێرشە ناکرێت لە کێشەی خەڵکی فلستین جیاکەینەوە. کەوا بوو دەبێ بپرسین کام ئەوەڵ؟ ئایا ئەوەڵ 7 ئۆکتۆبری 2023 لەگەڵ هێرشی زۆر وەحشیانی حەماس و گرتن و کوشتنی خەڵکی ئیسرائیل بوو؟ من پێم وانییە نەخێر، 7 ئۆکتۆبر ئەوەڵ نەبوو. ئەگەر گەرەکمان بێ ئەوەڵ بدۆزینەوە دەبێ بگەڕینەوە دواوە تا ئەوەڵ بدۆزینەوە و هەر ئەوەڵێک ئەوەڵێکی تری هەیە و دەبێ هەروە بگەڕینەوە بۆ دواوە.
ئاخرەکەی دەگەینە ئەم ڕاستیە کە مافی خەڵکی فلستین ژێرپێنراوە. بەڵام ئەوە بە سەرحاتێکی زۆر دوور و درێژە بە باسی ئێستا بکەین تا بپرسین بڕاستی کاردانەوەی ئیسرائیل هاوقەت بوو لەگەڵ هێرشەکەی حەماس، وێرانی و کاولکاری، وێرانکردنی نەخۆشخانەکان و قوتابخانەکان، قەتڵی ئامی خەڵکی غەزە و کوشتنی هەزاران منداڵ، ئەمە نەتەنیا دژی حەماس بەڵکی دژی خەڵکی فلستینە. لەوە دەچێت قسەی وەزیری بەرگری ئیسرائیل جێبەجێ بکرێت کە خۆی پاش ماوەی هۆلۆکاست دەزانێ و ئێستا خەریکە تۆڵەکەی لە خەڵکی فلستین دەسێنێتەوە. ئەمانە ینی دەوڵەتی ئیسرائیل هەمان قسە دژ بە خەڵکی فلستین دەڵێن کە کاتی خۆی نازیەکان بە یەهودیەکانیان دەگوت کە ئەمانە ئینسان نین، حیوانن. پرسیارێکی تراتووە ئەڵێ بەڵام حەماس ئیسرائیلی قبول نییە و تەنانەت ئیسرائیلی لە هەمان سنووری 1948 قبول نییە. وڵامەکەی ئەمە ئەوەیە، ئەم بابەتە مێژوویەکی پڕ لە هەوراز و نشێوی هەیە، زۆر بەڵگە و بابەتان کە بە پێچەوانەی ئەوە نیشان ئەدات. بێجگەلەوە فەرز بکەین وابێ حەماس قبولی نەبێ، بە خەڵکی فلستین چی؟ وێرانکردنی غەزە بۆچی؟ قەتڵ و ئامی خەڵکی غەزە بۆچی؟ حەماس دیارە دەسەڵاتدارە لە غەزا، وەکو ئەوە وایە بە بۆنەی کۆماری ئیسلامیەوە خوازیاری کاولکردنی شاری تاران بین. دیارە حەماس جێگە و پێگەی هەیە، ئەم جێگە و پێگەیە حاصلی سیاسەتی ڕەگەزپەرستانەی دەوڵەتی ئیسرائیل لە ماوەی ئەم 70 ساڵەی داگیرکاریە بووە. هەر کاتی خۆشی بۆ بەهێزبوونی ڕێگایانی بۆ خۆش کرد تا بیکەن بە ڕەقیبی هێزی سازمانی ئازادی بەخشی فلستین. پرسیارێکی تر ئەوەیە دەڵێ مەگەر حەماس وابەستە بە کۆماری ئیسلامی نییە کەوابوو نابێ پشتیوانی لێ بکرێت. ڕاستە نابێت لە حەماس پشتیوانی بکرێت، بەڵام لە هەمان کاتدا نابێ حەماس لەگەڵ خەڵکی فلستین و ئارمانی خەڵکی فلستین تێکەڵ بکرێت. حەماس ڕێکخراوێکی ناو خەڵکی فلستینە کە بەهۆی سیاسەتی داگیرکاری ئیسرائیل لە کەرتی غەزە جێگە و پێگەی هەیە، بەڵام نێونەری خەڵکی فلستین نییە. هەروەها کاتی خۆی جەریاناتی مەسهەبی و کۆنەپەرست لە ڕۆژهەڵاتی کوردستان سەریان هەڵێنا و جێگە و پێگەیان بۆ خۆیان دەستەبەر کرد، بەڵام دوور بوون لە داوای ڕەوای خەڵکی کوردستان. ئەم هێرشە ئیسرائیل ئەگەر چی لەوانەیە حەماس زەعیف کات، بەڵام مەقاومەت زەعیف ناکات. ئەمە هەمان سیاسەتەکە نەتانیاهۆ و خامنەیی بە دوایدان، بەڵام تێیدا سەرکەوتو نابن. ئەوان لە پێناو بەرژەوەندی خۆیان و دەسەڵاتیان حازر نین قبول بکەن کە خەڵکی فلستین و هەروەها لێرە خەڵکی کوردستان بەهۆی ژێرپێنانی سیستماتیکی کافەسەرەتایەکانیان دەچنە مقاومەتەوە. دیارە لەم مقاومەتە جەریاناتی ئیسلامی کە لە ئەساسدا هەمان بێمافی ئیدامە ئەدەن سەر هەڵدێنن، ئەمانە هیچ ڕەبتێکیان بە ئەسلی مقاومەتی خەڵکی فلستین یا خەڵکی کوردستانەوە نییە. بەڵام دەوڵەتی ئیسرائیل و ئێرانیش هەوڵ دەدەن بۆ پاساوکردنی جەنایەت و سەرکوتگەری خۆیان دیوی ڕاستەقینەی ئەم بزوتنەوانە بشارنەوە و هەر ئەوە زەخکەنەوە کە حەماس کردی یان لە کۆماری ئیسلامی هەر بە هەمان پاسا و دژ بە خەڵکی کوردستان دەیکات. وابزانم بابەتێکمان لەم بارەوە هەیە کە دایدەنین ناوبڕێک ببینن، دواتر دێمەوە ئەم بابەتتان لەسەر ئەم پرسیارانە و ئەم وڵامانەکە هەیە دەخێنمەوە بۆتان. فەرموو ببینن.
هەرو جۆری کە باسم کرد هەر لە پەیوەند لەگەڵ قسە و باسی پێشومان لە چەند پەیامدا ئەم پرسیارە کراوەکە لەم ماوەدا لە زۆر شوێن شاهیدی بەڕێوەچوونی خۆپیشاندانی سەدان هەزار کەسی دژی شەڕ بووین. بەڵام لە ئێران بەهۆی پەرەسەندنی ڕق و بێزاری خەڵک لە نظامی ئیسلامی شاهیدی هیچ خۆپیشاندانێکی جەماوەری لەلایەن خەڵکی ئێرانەوە لە دژی شەڕنی. تەنانەت ڕژیم ئیسلامیش خۆی لە وەڕێخستنی خۆپیشاندان بواردووە. پێتان وایە بۆچی وایەوە و ئەم دۆخە بۆچی دەگەڕێتەوە. جگەلەوەی کە خەڵک بێزارن لە کۆماری ئیسلامی، جگەلەوەی کە پێیان وایە کۆماری ئیسلامی دەستی هەیە لەم شەڕە و جگەل لەوەش کۆماری ئیسلامی سەرڕای هاتوو هاواری هەوڵ ئەدات خۆی لەم شەڕە دووڕاگرێ، ئەرێ جگەل لە هەمووی ئەمانە من پێم وایە لە هەمان کاتدا ڕژیم ترسی ئەوەی هەیە کۆنتترۆلی ئەو خۆپیشاندانانە لە دەستی دەربچێت و بە دژی خۆی بگەڕێتەوە. بەڵام سەرڕای هەمووی ئەم واقعیەتە نابێ ئەو ڕاستیەش پشتگوێ بخێن کە ئەگەر خەڵکی ئێران بەدەست سیستمی ئاپارتایدی حکوومەتی ئیسلامیەوە دەناڵێنن، خەڵکی فلستینیش بەدەست سیاسەتی گروپە ئیسلامیە دەسەڵاتدارەکان و سیستمی ئاپارتایدی دەوڵەتی ئیسرائیلەوە دەناڵێنن. هەر بۆیە دەبێت ئەومان لەبیر بێت کە نابێ هاوکات لەگەڵ ئەوەی کە لە ناوخۆی وڵاتدا لە دژی ئاپارتایدی حکوومەتی ئیسلامی خەبات دەکەین لە بەرامبەر ئاپارتایدی دەوڵەتی نژاد پەرستی ئیسرائیلدا بێ هەڵوێستبی. تەنیا بە دیفاعی لێبراوانە و ڕوون و ڕاستەقینە لە مافی چارەی خۆنووسینی گەلانی دیکە دەتوانین لێبراوانە و شێلگیرانە دیفاع لە مافی چارەی خۆنووسینی خۆمان بکەین و چاوەڕوانی پشتیوانیمان لەم خەباتانە لە گەلانی دیکە و بە تایبەت کۆمەڵانی خەڵکی وڵاتانی دراوسێ بێت. هێزە سەڵتەنەت خوازەکان و خودی ڕەزا پەهلەوی و بەشێک لە هێزە سیاسیە ڕاستڕە و کۆنەپەرستەکان بە بیانووی بەرگریکردنی کۆماری ئیسلامی لە هاوپەیمانەکانی خۆی لە فلستین و جیهانی عەرەبی سیاسەتێکی پرۆپاگەندەی ژەهراویان لە دژی مافی چارەی خۆنووسینی فلستینیەکان گرتوۆتە بەر. ئەوان بە ئەرتەشی پرۆپاگەندەی ڕژیمی ڕەگەزپەرستی دەسەڵاتداری ئیسرائیلەوە پەیوەست بوون و بە وێرانبوونی غەزا شاگەشکە بوون و ستایشی عەزەمەتی بردمانە وێرانکەرەکانی ئەرتەشی ئیسرائیل دەکەن. سروشتیە کە ئەم سیاسەت مەدارانە لەگەڵ مافی چارەی خۆنووسینی خەڵکی ئێرانیشدا نابن و خەڵکیان تەنیا وەک سیالەشکەری سیاسەتە نێئۆلیبراڵی و تاڵانچێتیەکانی خۆیان لەبەرچاو دەکرد. نامەیەکمان لەلایەن هاوڕێ بەهمەن لە سەقزە و پێگەشتووەوە نووسیوێتی لەم بارودۆخەدا کە حکوومەتی ئیسلامی لە ڕاگەیان نەگشتیەکانیەوە باس لە ئازار و مەینەتیەکانی خەڵکی فلستین دەکات، هاوکات ئاستی سەرکوتەکانی خۆی لە دژی خەڵکی ئێران ڕۆژ لە دوای ڕۆژ بەربڵاوتر دەکات. ئەم سیاسەتی یەکبام دوو هەوای کۆماری ئیسلامی چۆن تعبیر بکەین؟ ئاخر ناکرێت گلەی لە سەرکوتگەری دەوڵەتی ئیسرائیل بکەی، بەڵام لە هەمان کاتدا بۆ خۆت هەمان سیاست یانی سەرکوتگەری دژی خەڵکی ئێران بەڕێوەبرێ. سپاس بۆ کاک بەهمەن بۆ نامەکەی و بۆ پرسیارەکەی. زۆر ڕاستە لە کاتێکدا کە سەرنجی جیهانی تەرکیزی بۆتە سەر شەڕی غەزا، لێرە لە ئێران کۆماری ئیسلامی لە سەرکوت و جەنایەتکردن دەست ناپارێزێ. هەر لەم ماوە کورتەدا سەرکوتکردنی بەهاییەکان بە شێوەیەکی ڕێکخراوتر و پلان بۆ داڕێژراوتر بەڕێوە دەچێت. لە ماوەی چەند حوتوی ڕابردوودا هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم لە ئیسفەهان، کەرەج، هەمەدان و ساری هێرشیان کردوتە سەر ماڵی دەیان هاوڵاتی بەهایی و دەست بە سەریان کردوون و یان لە دادگاکانی خۆیان سزای زیندانی درێژخانیان بەسەردا سەپاندوون. سەرکوتکردنی بەهاییەکان بەشێکە لە سەرکوتکردنی بیرجیاوازە ئاینیەکان کە حکوومەتی ئیسلامی تەحمولیان ناکات. لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە سەرکوتی پەیڕەوانی بەهایی بۆتە
نەریتێکی تونند و تیژی حکوومەتی، تونند و تیژیەکی کە لە سەرەتاکانی هاتنە سەرکاری ڕژیمی ئیسلامیدا بووە هۆی گیان لەدەستانی 200 کەس لە دانیشتوانی کەمی بەهاییەکان لە ئێران. سەرکوتکردنی بەهاییەکان یەکێکە لە بنەما ئیدۆلۆژیەکانی ئاخوندە شیعەکان. حکوومەت هەوڵ دەدات لە ڕێگای پەرەپێدان بە سەرکوت فەزای ترس و نائومێدی بەسەر خەڵکدا زاڵ بکات، بەڵام بە پێچەوانەوە واقعیەتەکان ئاماژەن بۆ گەشە و پەرەسەندنی خەبات و ناڕزایەتی خەڵکی زەحمەتکەش. ململانی توێژی بەربڵاوی خانەنشینان ئێستا نەک هەر فراوانتر بووە، بەڵکو بە شێوەیەکی ڕێکخرا و هاو ئاهەنگتر لە ڕۆژەکانی یەکشەممە، دووشەممە، سێشەممە و چوارشەممەشدا بەڕێوە دەچێت. خەبات و ناڕزایەتی خانەنشینانی دەوڵەتی، دابینکردنی کۆمەڵایەتی، فولات، بەشی پەیوەندیەکان و بانکەکان ئێستا بە بەردەوامی لە ئارادایە. دروشمی خانەنشینان وێڕای ئەوەی کە ئاستی تووڕەیی و بێزاری ئەوان دەردەخات، هاوکات نیشانەی ئەوەیە کە دەرکیان بەو ڕاستێش کردووە کە حکوومەتی ئیسلامی ڕێک لە هەلومەرجێکدا کە حەقدەستی کارمەندانی دەوڵەتی و هێزە چەکدارەکانی زیاد کردووە، بە ئاشکرا لەگەڵ زیادکردنی حەقدەستی خانەنشینان و کرێکاران دژایەتی دەکەن. ئەم دژایەتیە لە بنەڕەتدا لەسەر بنەمای بەرنامەی گەشەپێدانی حوتم بەڕێوە دەچێت کە سەرکوتکردنی حەقدەستەکان یەکێکە لە محوەرە سەرەکیەکانی. جگە لە خانەنشینان لە هەفتەی ڕابردوودا شاهدی خەبات و ناڕزایەتی داواکاری کرێکارانی نەوت و گاز لە ئاهواز، ئاغاجێری و چابەهاریش بووین بەرامبەر بە نەدرانی حەقدەست و موچەی چەند مانگی ڕابردویان. پەرەسەندنی خەباتی کرێکاران و خانەنشینان نیشانەی بەشداری چالاکانەتری زۆربەی هەرە زۆری چینی زەحمەتکێشی کۆمەلگا و هاتنە مەیدانی خەباتێکە کە هەوڵ دەدات شۆڕشی شکۆداری ژینا بە سەرکەوتن بگەێنێت. ناوبڕێک ببینن دێنەوە خزمەتە. بەداخ و پەژارەیەکی زۆرەوە ڕۆژی شەممە ڕێکەوتی 23 خەزەڵوەری 1402 هەتاوی دڵی گەورە و پڕ لە هیوای کاگ ئیبراهیم ئیبنی عەباس پێشمەرگەی دێرینی کۆمەڵا لە نەخۆشخانەی ورمێ لە لێدان کەوت و بۆ هەوینشە ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ ئیبراهیم هەر لە سەرەتای ڕاپەڕینی گەلانی ئێران لە ساڵی 1357 هەتاوی پەیوەندی بە تەشکیلاتی کۆمەڵەوە لە ناو شار دەکات و وەک هەڵسوڕاوێکی چالاک ئەرکەکانی تەشکیلات بە دڵسۆزیەوە جێبەجێ دەکات. دواتر لە ساڵەکانی 1359 و 60دا بەهۆی ئاشکرابوونی لە ناو شار ناچار بوو بێتە دەرەوە و بە ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵەوە پێوەست بێت. دواتر بەهۆی مشکلاتی شەخصیەوە وازی لە پێشمەرگایەتی هێنا و گەڕایەوە بۆ ناو شاری بانە. هاوڕێ ئیبراهیم دوای گەڕانەوەی وازی لە بیر و باوەڕی نەهێنا و سەرەڕای هەموو زەخت و ئازارێکی ڕژیم وەک کەسێکی خۆراگری وەفادار بە ڕێبازی کۆمەڵەمایەوە. هاوڕێ ئیبراهیم کوشتیگیرێکی بەناوبانگی شاری بانە و کوردستان بوو و لە ناو توێژی وەرزشواناندا کەسێکی ساحب نابوو. ئەو ئازیزە لە بواری وەرزشدا کەسێکی فعال و بەدەرەبەست بوو و بۆ بە پەروەردەکردنی نەسلی گەنج زۆری هەوڵ ئەدا و هەڵسوڕا بوو. هاوڕێ ئیبراهیم هەمیشە بە ئاشکرا و باوەڕ بەخۆ و نەترسانە لە ناو کۆڕ و کۆمەڵەکاندا تەبلیغی ڕێبازی کۆمەڵەی کۆمونیست و مارکسیزمی دەکرد و دامەزراندنی کۆمەلگای سوسیالیستی بە تەنیا چارەسەر بۆ ڕزگاری بەشەریەت دەزانی. ئەم خصوصیاتەی هاوڕێ ئیبراهیم ئەوەی کردبووە سیمایەکی خۆشنا و مبەلغێکی ناسرا و جێگەی متمانەی خەڵکی شاری بانە و هاوڕێیانی. بۆیە لە دەستدانی هاوڕێ ئیبراهیم خەسارێکی گەورە بوو بۆ ڕێبازی کۆمەڵە و خەباتی سوسیالیستی لە کوردستان. ئێمەش لە تلوزێنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان لە هاوسەری گوڵاڵەخانم و جگەرگۆشەکانی سیما و سۆنیا و کارین و هەموو بنەماڵە و کەسوکار و هاوڕێیانی دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزەین. بە درێژەدانی ڕێگای هاوڕێ ئیبراهیم و هەموو گیانبەختکردوانی ڕێبازی کۆمەڵە یادی ئازیزی بەرز و بەڕێز و
زیندوڕادەگرین. زۆر بەداخەوە ئاگادار بووینەوە ڕۆژی دووشەممە 23 مانگی خەزەڵوەر کاکتەها مەجیدی برای دوو هاوڕێی گیانبەختکردووی ناو ڕێزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران هاوڕێیان مستەفا و خالید مەجیدی بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە شاری بانا گیانی بەخت کرد. کاکتەها لە بنەماڵەیەکی زەحمەتکێشی شار چاوی بە ژیان هەڵێنا و ئینسانێکی خۆشنا و جێگەی متمانەی خەڵکی شاری بانە و دەوروبەری بوو. لە کاتی شۆفێری لە نێوان ئاوایەکانی میراوای سەر و خوار و لەسەر پردی سێڵاوان بەداخەوە ئۆتۆمبیلەکەی دەکەوێتە خوار و ئاگر لە ماشینەکەی بەردەبێت و گیانی لەدەستدات. ئێمەش بمبوونەوە لە تلوزێنی کۆمەڵەوە پڕبەدڵ سەرخۆشی لە بنەماڵەی ئازیز و هەموو دۆستانی دەکەین و خۆمان بە هاوبەشی خەمیان ئەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست، بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە بینەران زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا بینەر و بیسەرمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئێوەین. بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنمەکەی خۆتان حتمما پەیوەندیمان پێ بکەن و ڕابۆچوونەکانتان باس بکەن. تا هەفتەیەکی تر و بەرنمەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.